ئایزان و خۆشەویستانم ڕۆتان شاد بووم کاتتان باش جاریشکە لەگەڵ ئێوەی ئازیزام لە کەناڵی هیواوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ ئەمڕۆ 19 فەبریوەری 19 دوی ساڵی 2024 سەبارەت بە دوو بابەتی گرنگ لە کوردستانەوە گفتوگۆمانە بێ کە وەک لە ڕاگەیانەکەشە ڕامگەیان بوو بڕیاروا بوو ئەمڕۆ سەبارەت بە ئایندەی ناڕزایەکانی کوردستان قسە بکەین، بەڵام بە هۆکاری تەکنیکیەوە وەدامان نابوو بەرنامەی دۆمان بەشی دۆمان سەبارەت بە سەرکەوتن گەیشتنی کەسی دەکرێکاری کارگەیەکی سلێمانی بێ، بەڵام بە هۆکاری تەکنیکیەوە دیارە مامۆستا ئازاد کە قەرار وابوو لەگەڵمان بێ مامۆستا ئازاد حەمەفەرەز نەیتوانێت تا ئێستا بێتە سەرخەت بەو پێەیە واماندا نابوو کە بەشی دۆمان لەگەڵ شاباز مەحموود هاوڕێی کارگەر و بەشێک لە تیمی دەنگی کرێکار گفتوگۆکەی ئەو پێشەخەین. بەخێر هاتی شاباز جان، زۆر خۆشحاڵم کە لەگەڵمای بۆ ئەم بەرنامەیە. خۆشحاڵم، سڵاو ڕێزمەیە بۆ بینەرانی کەناڵی هیوا و دەستخۆشی لە جەناب دەکەم بۆم دەرفەتەکە ئێڕەخسێنی بۆمان. هەر بژیت من خۆشحاڵم و زۆریش بەڕاستی خەبەر و هەواڵی سەرکەوتن بەتابەت لە کوردستانەوە هەمیشە هەواڵێکی شیرینە، ڕۆژگارێکی دوور و درێژە کارگەر و زەحمەتکێشی وڵاتی ئێمە کەمتر سەرکەوتنی بە جوڵانەوەکانی خۆیەوە بینیوە، هەمیشە و دایم خەبات و ماندوو نەناسی و کۆڵنەدان و دلێری لە ڕوبەڕووبوونەوەی دەسەڵات و زوڵم و زۆرە لە کوردستان بەرهەمەکەی زۆروانە بۆ کە بەدەست بیگریت و بتوانی دەستنیشانی بکەی کە شتێک بەدەست هاتووە، وەختێک کە دەستکەوتێکی لە مابەتە بەدەستیە بەڕاستی جێگای ئەوەیە هەمووان بە بایەخەوە بۆی بڕوانن و هەڵسەنگانی دروستی بۆ بکەن و لە شوێنی ڕاستی خۆیان داینە. ناگەمان لێ کە چەند مانگە من خۆم بەش بە حاڵی خۆماگام لێت چەند مانگ بەر لە ئێستایەوە دەستان بە کەمپینێ کرد بە تایبەت هاوڕێیانی دەنگی کرێکار کە بۆ بینەرانی کە دەنگی کرێکار ناناستن یاخود تا ئێستا پێی ئاشنا نەبوونەوە بڵێم کە دەنگی کرێکار بڵاوکرێەوەیشی کرێکاریە لە شاری سلێمانی دەرەچێ بە شێوەی بڵاوکراوە دەرەچێ بە شێوەی کاغەز و هەروە سایتێکی ئەنتەرنێتیشیە کە بایەخ بە ئاواڵە کارگەریەکان و خەباتی مامۆستایان فەرمانبەران کارگەران هەموو ئەو توێژانی کە لە بەرامبەر زوڵم و ستەمی سەرمایهداری ئەوەستان و تۆ خەباتەکەن بایەخیان پێداوە هەوڵی ڕێخستن و یەکانجیکردنی ڕیزەکانیانەکە. بەرحاڵ ئێوە هاوڕێ شاباز ماوەیەک بەر لە ئێستا چەند مانگێک بەر لە ئێستا ڕۆڵێکی باشتان بینی بۆ بردنە پێشەوەی ئەم کەیسەوە سەرنجام بە دوور بەڕاستی لە چاوەڕوانی منیش بۆ یەکەم جارا بینم لە دادگاکانی سلێمانیا کەیسێک لە کەیسەکان دەگاتە سەرنجام و خەڵکانیشی بەشقورا و بەشی خۆیان بەدەستێنن بەڕاستی شتێکی زۆر زۆر ناوازەیە و ڕاستی معجزەیەکە کە لە دادگاکانی سلێمانی ئەشتی وا ڕووبا، بەڵام بەرحاڵ دیارە هەمووی قەرزار و بڵێن مەدیونی دەستی ئێوەمانانەکە بەم کەیسەوە ماندوو بوون. پێم خۆشە سەرەتا باسێکی ئەم کەیسە بکە ئێمە چۆن دەرکەوت و چی بوو ئەم کارگەیە چی کردووە چۆن ئەم کارگەرانی لەسەر کار دەرکرد بۆ دەریکردن هۆکارەکانی چی بوو بۆ دواتر بینە سەرەوەی کە ڕێڕەوی کەیسەکە بەرەو کوێچوو. بەڵێ دیارە کارگەی گرین عراقیشەکە لە کارگە گەورەکانی سنووری پارێزگای سلێمانی کە لە سنووری پارێزگای سلێمانیە کاری خواردەمەنی وەکو جبسۆوانە هەیە، زیاتر لە 1000 کرێکار بە 3 شەفتی جیا 24 کاتژمێر کاری تیا دەکەن. ئەم کارگەیە تقریبان کارگەیەکی ناسراوە لە سنووری پارێزگای سلێمانی یەکێکە لە کارگە گەورەکان. ساڵی 2023 لە بیدایەتی مانگی سێدا کرێکارانی کارگەی گرین لە بەرامبەر دۆخی کار و ژیانیان کە سەعاتکارێکی زیا ئیشیان پێکراوە تۆزێ خواستی تایبەتیان هەبوو بۆ ئەمە یا داژنامەیەکیان نابە ئیداری کارگەکە و کارگە کە خواستەکانی خۆیان تیا فۆرمەڵە کردبوو کە چەند خواستێکی سادی کرێکاران بوون لە ناو کارگاکە بۆیان دەستە بەرکرێت. لە بەرامبەر ئەمەیە کرێکاران لە ناو کارگە گردبوونەوەیەکیان کرد و دوو نوێنەری خۆیان هەڵبژار لەگەی داری کارگە کردیانن بە نوێنەری خۆیان. دوا بە دوای دانوستانی ئیداری کارگە لەگە نوێنەرانی کرێکار بەداخەوانێ وەکو هەڕەشەیەک لە کرێکاران
هەرە ڕۆژە تقریبان بڕیاری دەرکردنی دوو نوێنەرەکەیاندا و دوا بە دوای ئەویش مانگرتنی کرێکاران دەستی پێکرد 3 ڕۆژ تقریبان بەردەوام بوو مانگرتنی کرێکاران ئێمە وەکو تیمی بڵاوکراوی دەنگی کرێکار لە سەعاتەکانی یەکەم لە پشتیوانیان بەردەوام بووین لە پشتیوانیان و لە ناویان نابووین و لە نزیکەوە ئاگاداریان بووین بۆ تەوعیەی جوڵانەوەکان پشتیوانیمانەکردن بەداخەوە ئەو دوا بە دوای ئەوەی کە 3 ڕۆژ ناڕزایەتیان دەربڕی و نزیک بە 300 کرێکار مانگرتنیان ڕاگەیاند و بەشێکی زۆری لە کارەکانی کارگەکەیان ڕاگرت دوا بە دوایە کارگەکە بۆی فشار دروستکە لەسەر کرێکاران و جۆرێک لە کرێکاران بترسێنێ بە بڕیارێکی فەوری بە بیانووی ئەوەی کە مەجموعەیە کرێکار لە تێستی کارگە دەرنەچوون کە لە ڕاستیدا ئەمە بوونی نەبوو واقعی نەبوو 15 کرێکار 14 کرێکاری فەسڵ کرد لە ڕاستیدا ئەم کرێکارانە ئەوە نەبوو کە لە تێز دەرنەچن تیانە ساڵ زیاتر بوو لەم کارگێ کاریە کرد و کێشەی تێستۆمانەی نەمابوو تایەتی 6 مانگ زیاتر کاری کرد بوو یعنی بەپێی قانون و یاسا بە هیچ شێوەیان ناتواننەوە ماوەی بە ماوەی تێزدا بنرێکە ساڵی تێپەڕاند بوو بەداخەوە دوا بە دوای ئەماتر کە بڕیاری دەرکردنیان نیرا ئێمە وەک بڵاوکراوەی دەنگی کرێکار 3 ڕۆژ لەگەڵیان نابووین لە کاتی مانگرتنەکان دوا بە دوای ئەوە نوێنەرایەتیەکمان لێ دەستنیشان کردن چەند کرێکارێکیان لەگەڵ تیمی دەنگی کرێکار ڕاستەوخۆ بۆ وەزارەتی کار لە شاری هەولێر لەگەڵ خۆمانە بردمانن ئێمە ژۆک و تیمی دەنگی کرێکار بۆ ڕێنێنیکردن لەگەڵیان نابووین وەزیری کارمان ئاگادار کردەوە لە مەسەلەی دەرکردنیم کرێکارانە کە بەهۆی مانگرتن و ناڕزایەتی دەربڕینیان لە شێوازی کار لە ناو کارگە مانگرتنیان کردووە بە شێوەیەکی ناسایش فەسڵ کراون ئەوە بوو وەزیری کار وتی وەزارەتی کارێنینە سەر خەت و ئەوەی لە تواناماندا بێت ئەیکەین بەڵام واقعان ئێمە مودەیەکی زەمەنی چاوەڕێمان کرد کە زانیمان وەزارەتی کار نایەتە پایەوەی کە پارێزەرەکانی وەزارەتی کار پشتیوانی بکەن وە بەجددی بێنە پشتی کرێکارانێک کە نان بڕاوکراون کە بەداخەوە ژیانیان تەواو ناڕەحەتی کردبوون و کێشە بۆ سەر ژیانیان هەبوو قوتیان بڕابوو لە سنگۆی تۆنگەی دڵسۆزیەوەمانەوە ئێمە تیمی دەنگی کرێکار لە سەرەتاکانی دروستبوونی تیمی پارێزەرانی دەنگی کرێکارە نابووین وەکو یەکەمین کەیس تقریبن لەو کەیسانەی کە تیمەکەمان وەریگرت خۆشبەختانە ئێمە تیمی پارێزەران کە دوو پارێزەری لاون بە ناوی کاگەرکان و کاگاکام کە دوو پارێزەرن پشتیوانی گەورەکەن لە مەسەلەی قەزەی کرێکاران وە بەجددی هاتنەپایەوە ئەوە بوو لەسەر مەسروفاتی دەنگی کرێکار و هەموو تێچووی هات و چۆیان و پێویستیەکانی دەوایر و مەسەلەی عریزەدان و هەموو ئەم تێچوانە بڵاوکراوی دەنگی کرێکار گرتی ئەسۆی لە بەرەوەی کرێکاران جیرفانیان بەتاڵکرا بەتاڵ بوو نان بڕاو کرابوون بێ موچە کرابوون بێکار کرابوون پشتیوانیمان کرد خۆشبەختانە تیمەکانی پارێزەرانی دەنگی کرێکار زۆر بەجددی چوونە پایم قەزەیە ئەوە بوو دوای نزیک بە 9 مانگ زیاتر لە هێنان و بردن لە دادگا و بەداخەوە کە ئەوەش بڵێم ئەوم بیر نەچێکە لەم 14 کرێکارە 10 کرێکاریان هاتنە قەناعەتەوەی کە وەکالەتیان بۆ پارێزەرانی دەنگی کرێکار کردەوە کە بتوانین نوێنەرایەتیان کەن و وەکالەتیان بۆ بکەنەوە 4 لەو کرێکارانە بەداخەوە کاتە قەناعەتیان نەبوو کە سەرنجامێکی بێ و نهاتنەوەی کە پشتیوانی ئەوە بکەن یان وەکالەت بن بە پارێزەرەکانی تیمی دەنگی کرێکار دە لە کرێکاران وەکالەتیان بۆ کردینەوە بە دوواداچوونی جددی کرا هەتا ئەم هەفتەیە کە بڕیاری یەکلاییکەرەوەی خۆشبەختانە یەکەمین جارە لە دادگاکانی کار بە تایبەتی دادگای کاری سلێمانی بڕیارێکی لەو جۆرە دەرەچێکە مەسلحەتی کرێکاران بێت وە لە بەرژۆندی کرێکاران بێت وە حەقی کرێکاران بجێڕێتەوە لە بەپێی مادەی 129 لە یاسای کاری هەفتاوێکی ساڵی 1970 دادگای کار لە سلێمانی بڕیاریدا بە جێڕانەوەیان بۆ سەرکار و وەقەرەبووکردنەوەی ئەو زیاتر لە 9 مانگیش کە لە کار دەرکراون موچەی تەواوەتیانە بێ پێ بدرێ یعنی ئەم قەرارە تقریبا هەر کرێکارێ سەر و 5 ملیۆن دینار قەرەبوو بکرێتەوەش بگەڕێنەوە بە سەرکارەکانیان ئەوە بوو دوێنێ ئێمە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیا لە بەردەمی دادگای سلێمانی تیمی پارێزەرانی دەنگی کرێکار و وەستافی دەنگی کرێکار کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیمان بەست و ئەم هەواڵە خۆشەمان بۆ کرێکاران ڕاگەن بە بڕای من یعنی ئەمە یەکەمین جارە دادگاکانی کوردستان خۆشبەختانە دادگای کاری سلێمانی ئەو لەم مانگەیە نزیک بە 3 کەیسی ئاوا هەبووە کە تیمی پارێزەرانی دەنگی کرێکارکاری لەسەرەکەن و بە سەرنجامەگەن چەند کەیسێکی تریشمانەی لە سەرکەوتن نزیکن کە
بەم نزیکانە مژدەی سەرکەوتنی و کەیسانەش ڕاگەین. شاباز ئەم تیمی پارێزەرانە کە لەگەڵ ئێوە کارەکەن و کار لەم کەیسانەکەن خۆبەخشانە کارەکەن یاخود تیمی دەنگی کرێگار مەساریف و شتەکانی لە ئەستۆگرێت چۆ نییە؟ هەر بۆ نمونە ئێستا ئەم تێچووی هاتوچۆی و مەسەلەی عەریزە و مەسەلەی دادگای و ئەمانە بۆم کرێکارانە بۆم کرێکارە نزیکەی 500,000 دینارێکی تقریبا نویست و دەنگی کرێکار لە ئەستۆی گرت و هەموو کەیسێکیش پارێزەرەکان خۆبەخشانە کارەکەی بۆکەن حتا بە سەرنجام گەیشتنی لە حاڵەتی سەرکەوتن و بە سەرنجام گەیشتن تەنها لە سادەی ئەو پارەی کە لە قەرەبوو وەرێگرێتەوە بۆ پارێزەرەکانە تیمی دەنگی کرێکار هیچ دەستکەوتێکی نییە جگەل لەوەی کە کرێکاران فێری ئەوواکەین کە بێن ئەو یاسا خراپەی کە هەیە لانی کەم چەند خاڵێکی کە ئەتوانین بەکاری بێنین بۆ مەسلەی شەڕی قانونی بکات کرێکاران فێریەوە بکەین کە لە ناو یاساکە لانی کەم چەند خاڵێکی تایەکە مەسلەی هەڕەشەی لە سەرکاردەرکردنی کارگەکان کەمەکاتەوە و ئەم نمونانە ژەتوانێت کارگەکانی کە پترسێنێک کە مەسلەی دەرکردنی کرێکاران هەروە ئاسان نیە توانن ڕێگای یاسا بگرن لە بەرامبەریان. نازەمە هەواڵێکی زۆر خۆشەوە گوتم لە بیدایەتیشەوە بەڕاستی وەکو معجزەیەک وایە کە لە دادگاکانی سلێمانیا بتوانێت خەڵک مافەکانی خۆی بەدەست بێنێ بەڵام ئەمە ئەتوانێت بکرێ بە سەکۆیەک بۆ برەودان بە ڕێخستنی کارگەران و ئەوانە جموجۆڵی ڕێکخراوبوون لە ناو کارگەی ئەو چپسی گرینەیە چۆنە ئایا ئەم هەنگاوی ئێوە ئەم سەرکەوتنە لە دادگایە برەوێگەدا یاخود پاڵێگەنێ بە پرۆسی ڕێکخراوبوون و بەرەو پێشچوونی یەکگرتووبوونی کارگەران زیاتر بە بڕایەوە هەر بۆ خۆی جوڵە و مانگرتنی پارمانگی سێ کرێکارانی گرین عێراق ئەوە بوو کە کردنگی کرێکار و چەند هەڵسوڕاوێکی کرێکاری ئەو سنوورە کاریان لەسەر کرێکاران خۆڕێکخراو بن و لە چەستە بوو بە ئۆنلاین پەیوەندیمانەیە و دەستە و گروپ و هینی کرێکاری دروست بۆ لە ناو خۆیانە و جۆرێک لە جۆرەکان ڕەبتی بینی کرێکارانی کارگەکان دروست بوون لەو سنوورانە سەرەتایەکی باشە بۆ مەسەلەی ڕێکخراو بە شێوەی سەرەتایەکەی ئەوە نییە بڵێن کرێکاران بە جۆرێکی فراوان ڕێکخراو بوون بەڵام نوزەیەک لە سەرەتای ڕێکخراو بوون سەری هەڵداوە هەرم کەیسەش کە مەسەلەی ئەوەی کە کرێکاران دەستیان نابر بۆ خۆڕێخستن و خۆڕێکخراوکردن ترسی لە سەرکاردەرکردن بوو کە ئەم کەیسە خۆیە بێبێکێ لەوەی کە چۆنەڵی ئەو تەلیسما ئاشکێنێ کاتر کارگەکانی کەژ نەوێرن دەست بەرن بۆ مەسەلەی لە سەرکاردەرکردنی کرێکاران وە بە ئاسانی حتمما ئەمە کۆمەکی ڕێکخراوبوونی کرێکارانی شەکات من پێم خۆشە شتێک سەرنجم ڕاکێشێ لێرەیە باشە خۆ ئەم جۆرە دەرکردانە هەمیشە بووە و ینی تقریبا نزیکی 30 ساڵە 30 ساڵەوە کە بێ بە 32 ساڵوە یا 33 ساڵیش تەمەەن چۆنە ڕ 33 ساڵە بەرەی کوردستانی حاکمەوە مەحزابانە حاکمن لەگەڵ ئەمانەیە سندیکای کرێکاری هەیە بە حساب نوێنەراتی کرێکارانەکە نەمان بیستا ئێستا سندیکاکان لە دادگایە لە بەرامبەر خاوەن کۆمپانیاکانە سەرمایهدارەکانە نەمان بیست کە کەیسێک لەم کەیسانە ببرێتە پێشەوە سەرکەوتنیشی لەم بابەتە بەدەست بێ کارگەران بە ئیسراحەتی خۆیان سەرمایهداران توانیوانە کارگەران بێنن کاریان پێ بکەنە کاتێکیش پێیان خۆش بوو ویستیان دەریان بکەن کانەوەی جاسایەک نییە پارێزگاریان لێ بکە لە حاڵێکە کە یاساکان مەوجودن بوونیان هەیە بەڵام ئەوەیە دادگاکان بەڕێوەیان نابن یاخود پاڵپشتێک نیە یاخود داواکارێک نە لە پشتیانەوە کە پشتی ئەمە بگرێ من دیارە شتێکی ئاواشم بیست کە هەندێک لە کارگەران تەنانە سا لێ خستووە و پشتیان تێکردو وتیان ئەمە بە هیچ ناگاتەوەنە وازیان لە هێناوە بەڵام ئێستا دیارە مافیەوەیان هەیە لانی کەم قەرەبوو بکرێنەوە گە نەشگەڕێنەوە سەرکارەکانیان وایەوە نیە بەداخەوە ناڵم چواردە کرێکار بوونەوانی کە دەرکرابوون ئەو چوارەیان کە وەکالەتیان نایە بە پارێزەرەکانی تیمی دەنگی کرێکار شکاتەکەشیان کردووە تەنا وەکالەتیان نایبوو بە ئێمەکە سەلاحەتی بە دووادا چوونمانە بێ بۆ کەیسەکان و بە سەرکەوتن و بە ئەنجامی بگەێنین وەگەم دەکەسەی تریان بەداخەوە چوار کەسیان ناتوانن سوودمەند لەم قەرارە بەڵام شتێکی تایە کە ئەگەر بێن وەکالەت بن بە تیمی پارێزەرانی دەنگی کرێکار ئەتوانین لانی کەم مەسلەی زەمانەکەیان بۆ بجێڕینەوە کە ناگاتە مەبلەغیم قەرەبووی کەم دەکرێکارە وەرێگرن بەڵام لانی کەمە شتێک وەرەگیرێ بۆیان بەڵام قەراری بەپێی یاساکاڵێ لە مودەی 15 ڕۆژە هەر کرێکارێکە لەسەر کار دەرەکرێت ئەگەر شکات کار لە دادگای کار ئەو بڕیارەی مادەی 129 گرێتەوە کە ئەتوانێت لە یاسای ژمارە 70 هەیە
کە ئەتوانێت کاری بۆ لە مدەی چەنا ببەخشە لە مدەی چە ناتوانێت لە ڕۆژی لەسەر کاردەکردنیەوە لە مودەی 15 ڕۆژە ئەگە داوای یاسایی تۆمار نەکات دوایی هیچ مافێکی نابێ بەداخەوە یعنی ئەگەرەوان ئێستا بێن داواش تۆمار بکەن و بە دوواداچوونیشکەن تەنا قەرەبووی ئەو پارەیان بۆرە گیرێتەوە کە لە دەستەبەری کۆمەڵاتی بوان کراوە مودەی کە کاریان کردوە لەو کارگێ یعنی ئەم مەبلەغە گەورەی کە ئەمان وەریەگرن ئەم کرێکارانە ئەوان شمولیان ناکات یعنی بۆیە کرێکاران ضرورە زۆر بەوردی ئەمە بزانن مادەی 129 لە یاسای کار کە ئێمە لە بڵاوکراوی دەنگی کرێکار هەر جارە یەکێک لەو مادانەی کە لە مەسڵحی کرێکارانە ئەیناسێنین بە کرێکاران مادەی 129 دقەکەی وایە هەر کرێکارێ بە هەر دەلیلێ لەسەر کار دەرەکرێت لە مودەی 15 ڕۆژە ئەبێ پەیوەندیکە بە دادگاکانی کارەوە بۆ ئەمە بەسە ئێمە لە بڵاوکراوی دەنگی کرێکار لە هەموو ژمارێک لە ماڵپەڕەکەی یعنی لە گۆشەیەکی تایبەتی جەریدەکەمان کە دەرەچێت بە قاغەزی و لەسەر سایتەکەش ژمارەی تەلەفۆن ئیمێل ئەدرس هەموو شتێکمانەیە پارێزەرەکانمان یعنی ناسراون ئەتوانن یەکسەر پەیوەندیمان پێوەکەن بە فەوری بتوانین تیمی پارێزەرانی ئێمە داوای بۆ تۆمارکن بۆی شمولی هەموو حەق و حقوقانی خۆی بکات زۆر باشە شاباز بن جوابی پرسیارەکە یەکەمە وەرنەگرتەوە ئەم شتەی کە ڕوویدا بۆچی پێشتر ئێمە نەمانە بینی سندیکاکان ئەم کارە بکەن بۆ سندیکاکان ناچن بۆ دادگا ئەم یاسایانە بەکاربێن بە بڕایتەوە بەداخەوە وە گوتم ئێمە سەرەتا چوینە وەزارەتی کار لەگە وەزی خودی وەزیری کار کۆبووینەوە من خۆم یەکێ بووم لە وەفدەکە کە لەگەڵ کرێکارانی گرین عراقات چوومە لای وەزیری کار وەزیری کاروتی ئێمە پارێزەرمانەیە لە وەزارەتی کار و بەڕێوبەری دەستەبەری کۆمەڵایەتی سلێمانی ڕایەنە سپێرم باشترین پارێزەرەکانمان بێنم کەیسەوە مودەیەکی زەمانی چاوەڕێمان کرد تقریبان هەفتەیەک دەنگیان نەبوو کە زانیمانەتر ئەوان نایەنە پای ئەوەی کەینکەن و ئەو مودە زەمەنیش 15 ڕۆژە تێپەڕێ ئەتریچیان بۆ ناکرێت کرێکاران بە ناچاری خێراتیمی پارێزەرانی دەنگی کرێکار خۆی دەسی ئێمە بەجددی چوینە پای ئەمە بۆ نمونە ئەگەر هەر کەیسێکی کرێکاران ئەگەر سندیکا بیەوێت و حتمما پارێزەری شێ سندیکا چەند پارێزەرێکی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ژێتی و دەستەبەری کۆمەڵایەتی ژێتی کەمانە تایبەتمەندن بە مەسەلەی کرێکاری ئەگەر بیانەوێت لەسەر هەر کەیسێ بە دوواداچوون بکەن و بیانەوێ حەقی بۆ بژێڕنەوە و بە دوواداچوونی یاسایی بۆ بکەن حتمما نەیگەێنن بانجام سەرنجامی ئەوەی کە ئەم کەیسە جگەل لەم دەکرێکاری ئێمە هەر لەم مانگەیە کە کەیسی کرێکارێک تریشمانە بۆ لە کارگەیەکی تریشکە ئەویان زیاترینی میدیاییمان بۆ نەکردۆمانە چونکە کەیسێک بوو تەنها یەک کرێکار بوو هەر بە سەرکەوتنمان گەیاندوە یعنی ئەمە دووەمین کەیسی دەنگی کرێکارەکە بە سەرکەوتنیە گەیەنێ وە گوتم سێ کەیسی کەش لە 100 سەرکەوتن بەدەستێنن هەر لەم مودەیە ئەوانیش بە ئەنجامەگەن یعنی مەسەلەکە ئەوەیە پارێزەرەکانی تیمی دەنگی کرێکار بەجددی ئەچنە پای بە دوواداچوونەکان و بەجددی کاری لەسەرەکەن یعنی ئیهمالی و ڕۆتیناتی تیا ناکەن مەسەلەکە ئەوەیە یعنی ئەگەر سندیکاش بێوێ خەڵکانێکی دڵسۆزە سندیکاژە بن بیانەوێ ئەمەرکە بگرناست و ئەوانی دەتوانن دەیان کرێکار سوودمەند بێلیان و پارێزەرەکانیان بتوانن دەیان کەیسیاوە بە سەرکەوتن زانی کە سندیکا چوارچەوەیەکیان بۆ دیاری کراوەتر هەر یەکە نوێنەرایەتی حزبەکەن هەر یەکە لە بەرژەوەندیەکەەوە هەر یەکە لە ڕوانگەی خۆیەوە تەسەوڕێکی جیاتریانێ بۆ مەسەلەی کرێکار ئەزانی شاباز ئێمە بە درێژایی ماوە ڕابردوو هەمیشە گرەیمان لە یاساکان بۆ لە یازالی ڕخنی جدیمان لە یاساکانی کاری کوردستان یاسای کاری کوردستان و عێراقوانە یاسای کاری پێشڕەو نییە لە مافەکانی کارگەران ناپرسێەوە ناکە بەڵام بەو ئەندازەیش کە تایەتی کە کەسێک نەبێت لە پشتی ئەم یاسایانەوە کەسێک نەبێت دوای کەیسەکان بکەوێت کەسێک نەبێت پیوا بێت کە ئەکرێ ئەم مافانە بەدەست بێ و خەباتی بۆ کرێتەوەوانە بێگومان و ئەوەیە کە هەر ئەتا ئێستا ڕووی داوە من پێم خۆشە لەسەر دەرکردنی کارگەر لەسەر کار قسەم بۆ بکەیت و ئەوانە بە چ دەلائیلێکەوە لەژێر چ ڕووبیانوویەکە بۆ نمونە ئێمە لە سویدا دیارە بەپێی یاساکانی کار دەرکردنی کارگەر لەسەر کار زۆر ئەستەمە ینی بە تایبەتی ئەو خاوەن کۆمپانیانەیە سەرمایه‌دارانی کە بڵێن پەیمان نامەی دەستە جەمعیان ئیمزا کردووە زۆر سەخت دەتوانن کارگەر لەسەر کار دەرکەن بەڵام لە هەمان کاتە بڕووبیانەکانیشی کە یەنەوە زۆر جار ئەیخوا ئەیتەران لە شوێنێکی وەکو سویدا زۆر سەختە لە دادگایە ڕوبەڕووی خاوەن کۆمپانیا و بڵین خاوەن سەرمایە بوەستیتەوە بڵێ ئەم
بڕیاری ئێوە کە دەرتان کردووە بڕیارێکی ناڕەوایە سەختە ناڵێم مستحیلە بەڵام زۆر سەختە بیسەلمێنی چونکە بۆ نموناکرێ بڵێ من دۆخی ئابوووریەکەم نالەبارەوە ناتەواوە ناتوانم چیتر ئەم کارگەرانە کریان بەمێ حەق دەستیان بەمێ مەجبورم دەریان کەم لەبەرەوەی دۆخی ئابووریم خراپە مەسەن چۆن ئیسپاتێکی دۆخی ئابووری باشە ناتوانانی سابتیکەی ناتوانانی ئیسپاتیکەی وە سەرنجام بە جۆرێ لە جۆرەکان لەژێر باری دەرەچێت لەبەرەوەی دادگای کار هەمیشە و لە دایم زۆرتر لایەنی کۆمپانیاکان و خاوەن سەرمایەکان ئەگرێت تا کارگەرانێکە لەو شوێنانەیە کارەکەن ئایا بڕووبیانوەکانی دەرکردنی کارگەر لە کوردستان و لە عێراق چین و چۆن شوێنی ئەکرێمە بەرپەرچیێوانە بدەینەوە چونکەمانە زانیاری ضرورن بەڕاستی کارگەران بیزانن چەندێک ئەوان مافەکانیان زۆرتر و زیاتر ئاشنابن پێی و یاساکان شارەزا بنومانە زۆرتر دەتوانن شوێن کەیسەکانی خۆیان کەون لالانی کەم پەیوەندی بەیەوە بگرن ئەگەر ناشتوانن خۆیان ڕاستە و خۆ مەسەلەن پارێزەر بگرن و بچنە دادگا بەڵێ دیارە هەڕەشەکانی لەسەر کاردەرکردن جۆر بە جۆرە لە کارگێکەوە بۆ کارگێک و لە شوێنێک بۆ شوێنێکی تر فەرقی وە جیاوازی هەیە بەداخەوە زۆرترین ئەم دەرکردانی کە لە کوردستانەیە ئەو کرێکارانە ئەگرێتەوە کە قسەکەرن کە نوێنەرایەتیەکەن و دەنگ هەڵەبڕن لە بەرامبەر زوڵمێ لێیانەکرێ و دەنگ هەڵەبرن بەرامبەر ساعتکارێکی زیاکە پیانەکرێ و دەنگ هەڵەبڕن لەسەر شێواز و مامەڵی خراپی ناو کارگە و سەرپەرشتیارانی ناو کارگە لەگەڵیانە ئەم کەسانە ئەکرێن ئامانج لەلایەن ئیداری کارگەکانەوە و دەرەکرێن بە بڕوای منەگە کرێکاران خۆیان مەبەستیان بێت و پەیوەندیکەن بە ئێمە و بە تیمی پارێزەرانمان و ئەگەر سندیکاش بیانەوێت جەبهەیە بن لەو جەبهەیە بۆ دیفاعکردن لە کرێکاران ئەوانیش پارێزەریانەیە توانە نەم کارە بکەن بۆیە کرێکاران ضرورە خۆیان وەک وتم لە مودەی زەمەنی کورتاوە لە هەر بیدایەتی هەر هەڕەشەیەکی واکە لیان نەکرێ یەکسەر پەیوەندیکەن بە تیمەکانی دەنگی کرێکار و تیمی پارێزەرانی دەنگی کرێکار بۆی ڕێنمایی یاساییان کرێ وەگەر حاڵەتەکەیان بە مەسەلەی مداخەلەی دەنگی کرێکار ئێمە زیاتر دیارە دەیان کێشی لەم بابەتە ژەیەکە ئەتوانین بە عیلاقات چارەسەرمان کرۆ لەگەت چەند کارگێکە بۆ نمونە کەیسی کرێکارانمان هەبووە کە هەڕەشەی لەسەر کاردەرکردن یان شوێن گۆڕکێ لە شوێنێکی زۆر باش بۆ نمونە مۆندیز بۆ لە بەشی تەکنیکی کارگەیەک هەڵێنە شوێنێکەوە کە ئەسڵان شوێنی ئەو نیە شوێنی کرێکارێکی سادەیەکی هیچ شادەیەکی نیە و هیچ شارەزایەکی نییە و موچەکەی زۆر کەمترە لەو ئاستەی کەم کرێکارەتیایەتی لەم پیسانە توانیمانە دەخالتکەین و لەگە ئیداری کارگەکان ئیتیساڵەکەین و عیلاقاتیان لەگەڵا بەسین داوایان لێکین کەم زوڵمە لەم کرێکارە نەکرێگەر ناچارمان کەم ڕوبەڕووی دادگاتانەکەینەوە و ڕێگای قانونیە گرین لە بەرامبەرتان و مەسلەی میدیاییە جوڵێنی لە بەرامبەرتان ئەم زوڵمەتان عکسەکەینەوە لە مەسلەی میدیاکان و دەنگی کرێکار و سایتەکەی وە لەگەڵ چاپێکەوتنە میدیایەکانمان باسی کارگەکەتانەکەین کارگەکەتانەکەین کە مامەڵی خراپتانەیە لەگەڵ کرێکار یعنی ئێمە تیمی دەنگی کرێکار پەردە هەڵەماڵین لەسەر هەموو ئوزڵ و مستەمانی کە لە کرێکارانەکرێت لە هەر کارگەیەک بێ و لە هەر ناوەندێکی کارا بێ و هەر بەرپرسێکی لە پشتەوە بێ و هەر لایەنێکی سیاسی لە پشتەوە بێ سڵمان نەکردوێتەوە یعنی ڕەنگە ڕوبەڕووی مەترسیش ببینەوە لە زۆر حاڵەتە بەڵام ئەوەی لە توانامانە بێ ئەوەی لە قودرەتی دەنگی کرێکار تیمی ئێمە تیمی پارێزەران و خەڵکانی خۆبەخشکە پشتیوانیەکان ئەوەی لە توانامانە بێ درێخی ناکەن حتمما ئێمە لە پشتیوانیکردنی کرێکاران بۆیە گرنگە کرێکارانیش خۆیان باشترین شت ئەوەیە کە لە دەوری یەک و لە دەوری یەک کۆ بنەوە و دەستەکانی خۆیان دروستکەن و بتوانن خۆیان بە جۆرێ لە جۆرەکان بەو شێوەی ممکنە لە شوێنی کار و کارگەکانی خۆیانە هەر شێوازە دەستەیە گروپە کۆمەڵی خۆیانە چوزانم هەر جۆرێکی ممکن کە کرێکاران نتوانن شێوازی خۆ ڕێخستن خۆیان ڕێکخراو بکەن و ئیتیساڵیش بگرن لەگەڵ ئێمە هەڵسوڕاوانی کرێکاری هەم لە ڕێکخراوی کرێکارانی بیناسازی هەم لە تیمی دەنگی کرێکار هەم لە پارێزەرانی دەنگی کرێکار مشاوەری قانونیمان پێ بکەن لە مەسەلەی کێشەی دەستەبەر لە مەسەلەی هەڕەشەی لەسەر کاردەرکردن لە مەسەلەی دۆخی خراپیان لە ناو کارگە و شوێنەکانی کار بۆ ئەمانە ئێمە دەنگی کرێکار دەتوانین زۆر دەخالەتی جدیمان بێت لە مۆزوعانە دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن شاباز من پێم خۆشت کەمێک زیاتر لەسەر دەنگی کرێکار قسە بکەیت تێوە بینم کە لە سۆشیال میدیایە چالاکن لەسەر ئەنتەرنێت چالاکن بڵاوکراوەکانتان بڵاوە بێتەوە دەنگی کرێکار تەنها لە ناوچەی سلێمانیە ینی چالاشی ئەنوێنێەوە لەوێ بڵاوکراوەکانی بڵاوە بێتەوە مەبەستم بڵاوکراوە کاغەزیەکانەوەی کە چابکرێەوەوانە وایە
نا حتمما دەنگی کرێکار لە سەراسەری کوردستان جگە لە منتیقەی بادینان بڵێن دوو پارێزگای دووەک نەبێت لە پارێزگای هەولێر سلێمانی کەرکووک بە شێوەی کاغەزی بڵاوکرێتەوە لەسەر جەم قەزا و ناحیەکانی قەڵات زێر ڕانیە کەلار کفری دەربەنی خان سەی سادق هەڵەبجا چەمچەماڵ تەکێ بازیان سلێمانی کەرکووک لەم شوێنانە هەولێر دەنگی کرێکاریان پێگا و لە ڕێگای تایبەتی خۆمانەوە لە شێوازی تایبەتی هەڵسوڕاوان و تیمی بڵاوکراوی دەنگی کرێکار کە تیمی پەخشی جەریدەکەی هەیە هەڵسوڕاوانێکە تایبەتن بە تیمی بڵاوکردنەوەی ڕۆژنامەی کاغەزیەکە ئەگاتە دەستی کرێکاران و هەڵسوڕاوانی کرێکاری و کرێکاران لە شوێنی کار و ژیان و لە ناوەندەکانی کار و تیمی تایبەتمان هەیە بۆ نمونە بۆ هەر ژمارەیە کە مانگانە قاغەزیەکە دەرەچێت تیمەکانمان نسنن کارگەکانی سنووری ناوچە پیشە سازیەکان هەر جارە و چەند کارگەیەک دەنگی کرێکاری پێگەێنێ و تقریبەن وا بۆ 3 مانگی ژەچێ ماڵپەڕی دەنگی کرێکار بە هەردوو زمانی کوردی ئینگلیزی کەوتووەتە کار و لە پلانی هەنگاوەکانی ئایندەی دەنگی کرێکارە پلانمان هەیە کە بتوانین زمانی لە پاڵ زمانی کوردی ئینگلیسی زمانی عەرەبیش زیاکەین بۆ ماڵپەڕەکەمان و ئاخرین کارەکانی دەنگی کرێکار بە خۆشبەختانە تیمەکانی نوێنەرایەتی دەرەوەی وڵاتمانەکە لە دەیان وڵات تیمی نوێنەرایەتی دەنگی کرێکار دروست بووە و دەنگی کرێکار جگە لەوەی کە لەسەر ماڵپەڕەکەی بە ئینگلیزی دەرەچێت بە کاغەزیش لە زۆرێک لە وڵاتانی ئەوروپا ئاگەێنرێتە دەست خەڵکانێکە ئەم هەواڵانەی کوردستان و کرێکارانیان بەلاوە گرنگە و ئاگەێنرێ بە سەندیکا و ئیتیحادی و ڕێکخراوە کرێکاریەکان و جۆرێ لە جۆرەکان عیلاقات و پشتیوانی لە ئاسی نێودەوڵەتیشا بۆ دەنگی کرێکار پەیدا بووە خۆشبەختانە لە چەند مەجای جیاجیاوە لە مەسلەی ڕێخستنی کرێکاران و هاوشان لەگەڵ ڕێکخراوی کرێکارانی بیناسازیشدا بۆ مەسلەی خۆڕێخستن و خۆڕێکخراوکردنی کرێکاران ئەوەی لە توانامانە بێکردومانە زۆر باشە لە نووسینگەتان لە سلێمانی هەیە نووسینگەیەکمانەیە حتمما لە سلێمانی نووسینگەیەکمانەیە لە گەڕێکی عقاریە بەڵام نووسینگەکە ڕێکخراوێکی تر بەشێکی بیناکەی پێیاوین کە پلانمانەیە لە ئایندە ئۆفیسێکی سربەخۆی تایبەت بە دەنگی کرێکاریشدا بمەزرێنین ئەگەر کێشەی ئیمکانیەتی مالیوانە نێتە پێشەوەمان زۆر باشە من خوازیارم لەو هاوڕێیانەی کە بینەرن ئێستا ئەم لینکی ئەم بەرنمەیە لە ڕێگەی سوۆسیال میدیای خۆیانەوە بڵاو بکەنەوە و هاوکات شاباز داوام لە ئێوە ئەوەیە کە ژمارە تەلەفۆنتان چۆنی خەڵک پەیوەندیتان پێ بکە مەسەڵەن من کارگەرێکم لە تەقتەق بۆ نمونە کارەکەم ئەوانە و بڵاوکراوەکەم بەدەست ژمارە تەلەفۆنەکانمان وەکوتم لەسەر ژمارە تەلەفۆنەکان و ئیمێڵەکانمان لە بەشی سەکەیتە سەر سایتی دەنگی کرێکار لە سایتی دەنگی کرێکار بەشی سەرەوە پەیوەندی نووسراوە و ئێمە بناسن پەیوەندی لە هەردوو شوێنەکە ژمارە تەلەفۆن 3 ژمارە تەلەفۆنەیە و 2 ئیمێڵدان زۆر باشەکان لە هەردوو پەیجی دەنگی کرێکار و لە پەیجی کرێکار تیV دوو لە سوۆسیال میدیا لەو دوو ڕێگاشۆتوانن نامەی ماسنجەری لێەوە پەیوەندیمان پێوەکەن جگە لەو 3 ژمارە و 2 ئیمێڵێکە هەشە لەسەر سایتەکە زۆر باشە بە ئومێدی سەرکەوتن حتمما من لینکەکانی بڵێن دەنگی کرێکار سایتی دەنگی کرێکار و ئەو بڵێن ژمارانەوە و ئیمێڵانەی کە پەیوەندیتان پێ بکەن لەگەڵ ئەم ڤیددیۆیە لە یوتیوب و لە سوۆسیال میدیا بڵاوەکەمەوە بۆ ئومێدەی کە کارگەرانێک کە پێویستیان بە کۆمەکە ئەیانەوێت دەستگیرۆی بکرێن لە کەیسەکانی خۆیانە پەیوەندی بەیەوە بکەن کە نیشاندانداوە کە پشتیوانێکی بێدرێغی کارگەرانن دلێرانە لە پێناو مافەکانیان نەخەباتەکەن دووبارە بە ئومێدی سەرکەوتن خۆشحاڵم کە لەگەڵم بووی سواس دەکەم کە بەشداریان بەرنامەیەت کرد بە ئومێدیەوەی لە بەرنامەی تریشا پێ بگەینەوە سەبارەت بە باس و مەسەلە کرێکارەکان گفتوگۆمان هەبێ هەر بژی وا دیارە ئەتەرنێتەکەی کوردستان لەلایەن شابازەوە هەر ئەوە نەیتیا بوو بەداخەوە بەرحاڵ فرسەتی ئەومان بوو لەو باوەیە کە ئەتەرنێت هەبوو سوودی تەواو ببینی نەگەرچی شابات حتمما پێی خۆش بوو دوعاخوازیش بکە و بڵین
بەر لەوەی بڕوا بەڵام دیارە فریانە کەوتوم کاری بۆ نەکرا. ئازیزان و خۆشەویستان یەک ناوبڕی کورد ئەین و یینەوە بۆ باسکردن لەسەر ناڕزاییەکان و بایکۆتی مامۆستایان و فەرمانبەران لە کوردستان. شاباز گەڕایەوە گەر بهێوێت دوا قسەی خۆی دوای وتەی خۆی بڵێ بە فرسەتی ئەوە هەبێت مەرحەڵ بەداخەوە ئەنتەرنێتەکە لەوە زیاتری تیانە بوو زۆر بەداخەوە لە جیاتی شاباز سپاسی بینەرانەکەم و مێدەوارم لینکیان بەرنمەیە لە هەموو کەناڵەکانی خۆتان و لە سۆشیال میدیا بڵاو بکەنەوە. بەڵێ ئازیزان وەگوتم تاکو ئەوەی کە ئامادابین بۆ پێشکەشکردنی بەشی دووەمی بەرنمەکە ناوبڕێکی کورت دەین و یینەوە لای ئێوەی ئازیز. بەڵێ ئازیزان دووبارە سڵاو لێوەی ئازیز بەشی دووەمی بەرنمەکانمان تەرخان کراوە بۆ قسەکردن و باسکردن لەسەر ناڕزاییەکانی کوردستان. نازانم تەکنیک لە کوردستان لەوا چیە هاوکات لەگەڵ ئەم بەرنمەیە زۆر بە خراپی تێکچوو بێ نازانم بۆ وای لێ هات. مامۆستا ئازاد لێرە بوو بەڵام بەجێ هێشتین ومێدەوارم ئەگەر فرسەتی بێت بتوانێت بێتەوە سەرخەت. ناڕزایەکانی کوردستان بە جێگایکی کەمێک تایبەت گەیشتووە. ئەو هەواڵانی کە بڵاوە بێتەوە لە سۆشیال میدیا و دیارە بەشی زۆری ئەوانەی کە متابعی ئەم کێشانەکەنە بینن کە گۆڕانکاریەکی کتوپڕ و خێرا بەسەر ئەم دۆخەی ناڕزاییانەیە هات. لە سلێمانی هەستەکەی شلبوونەوەیەک لە ئارایە بەڵام لە شوێنەکانی تری کوردستانە بەردەوامە. پرسیار زۆرە سەبارەت بەمانە بۆ وای لێ هات چی لێ هات وەک ڕسم و عادەتێکیش دروستتر وایە کە ناڕزایەکان ئەنجامەدرێن بە جێگایەگەگەن دواتر هەر چارەنووسێکیانە بێ هەڵسەنگاندنێکی لەسەر بکرێ. ئێمە دیارە بەڕێوەبەرانی ئەم کۆمەلگای ئێمە نازانین هیچ هەڵسەنگاندن بۆ هیچ شتێ بکەنەوەوانە تەنها فریایەوە کەم پارەکانیان و دزیەکانیان بژمێرن و چۆنی زۆرتر کەڵکی کەم نەخشە بۆ دابنێ وەڵام بیر لەوە ناکەنەوە هەر هەنگایەکەینێن چۆنیە وەڵام دیارە ئەمە لەلایەن ناڕزاییان ناڕازیانی ئەم دۆخەوەکە لە کوردستانە هەیە وانیەوە نابێوا بێ هەر بەو پێەیە و بۆ ئەو مەبەستە پێم وا بێ بەرنامەکردن لەسەر ئەم ناڕزاییانە ئەگەرچی هەنگاوەکان و ئەگەرچی دەنگ و باسی ناڕزایەکان بەرەو خاوبوونەوەش چوو بێتەوەوانە دووبارە کارێکی پێویستە. هەر بەم مەبەستە زۆرمان بە پێویست زانی کە ئەم شەو گفتوگۆ لەگەڵ مامۆستا ئازادا بکەین. مامۆستا ئازاد کە بەداخەوە وێنەکەی دەرناکەوێت لەسەر شاشەکە بەڵام لەگەڵ منە بڵێ مامۆستا ئازاد یەکێکە لە هەڵسوڕاوانی مامۆستا ئازاد حەمەفەرەج هەڵسوڕاوان وە لە ئەنجومەنی مامۆستایانی ناڕازیەوە لە سلێمانی لەگەڵ منایە. زۆر سپاس بۆ بەشداریکردن لەم بەرنامەیە مامۆستا ئازاد و بێدەوارم تەکنیک کۆمەکمان بکات و ئەو کێشە تەکنیکیانەمان توش نەبێت کە بتوانین سوود لە گفتوگە لەگەڵ ئازیستانە وەربگرین. زۆر بەخێر هاتن خۆشحاڵ بووم کە ئامادەی ئەم بەرنامەیە بوون. فەرموون مامۆستا گوێ لە دەنگم بوو. زۆر سپاس کاک شەماڵ نازانم جوورە دەنگما بەڵێ بەڵێ من جوۆم لێ بەڵێ فەرموو بەڵێ جوۆم لێ بەڵێ فەرموو بەڵێ بەڵێ من جوۆم لێت بەڵێ فەرموو زۆر سپاسانەکەم بۆ بەرنامەی کاک شەماڵ دەستان خۆش بەڵێ هەر بژین
بەڵێ من پێم خۆش بوو سەبارەت بە ناڕەزاییەکان قسەمان بۆ بکەی مامۆستا ئازاد بەچووە گەیشت دۆخی ناڕەزاییەکان و بایکۆت لە سلێمانی چۆنە لە دەوروبەری سلێمانی چۆنە سەرەتام پێم باشە یامی باسی مێژووی ناڕەزایەتەکانی ئەم ساڵ بکەین بەتایبەت ئەم ساڵێمە لە سیازەی نۆوە کە ئێستا ئەم شەوکەیە مەقسەیتیانگەی 92 کەواتیانی بە دیاریکراوی بە تەواوەتی 5 مانگە بایکۆت لە سلێمانی و لە زۆنی بایکۆت لە پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە و هەردوو ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان و قەزای کۆیە سەر بە پارێزگای هەولێر بایکۆت ڕاگەنراوە کە نزیکەی 700,000 قوتابی لە خوێندن بێبەش بوون و بە نزیکەی 7,000 مامۆستا لە خوێندندا بڕاون و هەڵوێستیان وەرگرتووە بەرامبەر پێشێلکردنی مافەکانیان بۆ ماوەی نزیکەی ئێستا حالن لە مانگی پێنجەمین بەڵام بەداخەوە دەسەڵاتی کوردی یەکێتی و پارتی تا ئێستش نهاتونەتە سەر خەت و بەلایەنەوە گرنگ نییە پرۆسی پەروەردە بە هەر شوێنێکە گات و بەلایەنەوە گرنگ نییە ئایندەی نەوەکانمان ڕوو لە شوێکات یان هیچ مەسئولێکی بێت بەداخەوە بەڵام مامۆستایان خۆیان لەژێر زەخت و فشارە دیارم ساڵوا دانرا بوو کە چیتر بۆ ماوەی 10 ساڵی ئەم ناڕەزایەتیانە بەردەوامن وا دانرا بۆم ساڵ هەتا نەگەین بە مافەکانمان دەست هەڵ نەگرین کۆڵ نەدەین لە وەسیلانەی کە گرتومانێتە بەر لە بایکۆت و لە خوبشاندان بەڵام دیارە حکوومەت لایەنی دەسەڵات چ لە یەکێتی چی پارتی زەخت و زۆر و فشارێکی زۆریان بەکارهێنا بەرامبەر مامۆستایان هەڕەشەی سزادان و غیابدان و تەنانەت فەسڵکردن و حتا لابردنی وانەبێژان یعنی دەرکردنی وانەبێژان کە ماوەی 10 ساڵە خزمەتی ئەم پرۆسەیەکەن بەداخەوە بۆ هۆکاری ئەوەی کە دەرگا قوتابخانەکان بکرێتەوە و مامۆستایان بکەن و ناوەندەکانی خوێندن دیارە بەڵام وەک بیستومانەیەک وەک هەواڵەکانەگا بایکۆت لە دەرەوەی سلێمانی لە هەندێک شار و شارۆچکە هێشتا بەردەوام ئەمە دروستە؟ بەڵێجێ خۆشحاڵیەکە لە شارەکانی هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە لە دەڤەری ڕاپەڕین هەردوو ناوچێ بتوێن و پێشدەر بڵین ڕانی و قەڵازیە بایکۆت هەر بەردەوامە لە شارەزۆر لە قەزای شارەزۆر لەو شوێنانە لە سەید سادق بایکۆت بەردەوام و بەردەوامی هەیە بەڵام بەداخەوە حتا ئێستا بەرپرسان هیچ ئاسۆیەک و هیچ وبێتێکیان دەرنەخستە بۆ کۆتاییهێنان بە بەم ناڕەزایەتیانە بە جێبەجێکردنی داواکاریەکان کە کۆمەڵی داواکاری سەرەتایی یعنی لە هەر وڵاتێکی بەتایبەت وڵاتانی ئەوروپی وڵاتانی ئسکەندەنافی ئەگەر باسی ئەم حاڵەتە بکەی وەکو نوکتەیەکێتە بەرچاوێن کە بەڕاستی معقول نیە مامۆستا یان هەر ئۆرێک لە کوردستانە لە سێ ڕۆژجارێت تێپەڕێ موچە وەرنەگرێت ئەنی جاری وایە بۆ 50 بۆ 55 لەگەڵەوەشە ساڵی 2023 تەنها موچەی 9 مانگ درا یعنی 3 مانگ بڕات 3 مانگ لەلایەن دەسەڵاتدارانەوە خورا ئەمە لە کاتێکایە کە بە کاملی لە ماوەی 10 ساڵی ڕابردووە لە ساڵی 2014 هەتا ئێستا کە 2024 نزیکەی 16 موچە بە کاملی خوراوە 36 موچە بە لێبڕین و پاشەکەوت و دابشکراوە بەڕاستی مە جێگەی نیگەرانیە و لە لایەکی ترەوە لە ساڵی 2016ەوە بە دیاریکراوی لە مانگی 2016 لە بەرزکردنەوەی موچەخۆرانی مەدەنی مامۆستایان و فەرمانبەران ڕاگیراوە لە کاتێکا هەروەکو گاڵتە پێکردنێک وەکو حساب بۆکردنێک بە حساب بۆ نەکردنێ بۆ چین و توێژی مامۆستایان کە ڕۆشن بیرترین توێژی کۆمەڵگان هەر لەم مانگەیە لە مانگی یەکا لە کۆتایی مانگیەکە وەزارەتی پێشمەرگە ناوی 4000 قسوپ لە بەرزکردنەوەی هێزە چەکدارەکانی ڕاگەیاند کە بەڕاستی ئێمە لای ئێمە جێگەی نیگەرانیە بۆ هێزی چەکدار لە بەرزکردنەوە هەیە بۆ دابشکردنی زەوی هەیە بۆ موچەکانیان ڕناگیرێت بۆچی لەگەڵ موچەخۆران بە تایبەتی مامۆستایان و فەرمانبەرانی مەدەنی ئەم زۆر و زۆر وستەماکرێت شتەکە ڕوون و ئاشکرایە مامۆستا ئازادەوەی کە لە پشتی ئەم بڕیارانەوە وەستاوە جگە لە تەحقیرکردنی زانست و زانیاری و فێربوون و پەروەردە و ئەوانە بەڕاستی تەحقیرکردنی ئەم مافەسەرەتاییانەی خەڵکی کارگەر و زەحمەکێش و هەژاری ئەم وڵاتەی ئێمەیە ئەوان نەزانن کە ئەو مامۆستایانێک کە وانە بێژن دانامەزرێت موچیان لێبڕاوە موچیان پێنادێ کە وەک بەڕێزت فەرمودەمە مەسەلەیەکی زۆر زۆر ناوازەیە ینی لە هیچ شوێنێکی دنیا لەکەم شوێنی دنیا ڕوئە من بیستومە لە چینیش ڕوئە لە چینیش موچە دواکەوێ هەندێک جار بەڵام لە ئەوروپایە لە شوێنێکی وەکو ئسکەندەنافیایە ئەگەر موچە 2 ڕۆژ 3 ڕۆژ دوا بکەوێتوانە کارەساتە خۆڵقێ نەکەرەوەی کەینە زۆر ئەسە قابلی تەسەورکردن نییە بەرحاڵ بەڵام ئەمە کە ئەکرێت لە کوردستانە ئەم موچە نەدانا و ئەمە زۆرتر
تحقیرکردنە بەم مافە سەرەتایی خەڵک مناڵی ڕۆڵی کارگەر و خەڵکی و دەستکورتی ئەم وڵاتە ئێمە کە ناتوانن مناڵەکانیان بنێرن بۆ مەکتەب و خوێندنگا تایبەتی و ئەهلیەکان و پارێکی زۆر خوێندنیان پێ بخوێنن. ئەمە تحقیرێکە بۆ ئەم مافە سەرەتایە کە دەمێکە لە عێراقا بەدەستاتوانی لە سەردەمی پاشایەتیەوە خوێندنی سەرەتایی و خوێندنی دواناوەندیش تەنانەت لە عێراقا بە خۆڕایی بووە بەبێ پارە بووە بەبێ بەدەل بووە، بەڵام ئێستا دیارە خوێندنی تەنانەت ڕەوزەش بووە بە مەسەلەیەک کە تیجارەتی پێوە بکرێ و بەشێک دواخستنی ئەم کەرتە و پەخستنی ئەم کەرتە نەدانی موچەی خەڵکانێکە لەم کەرتەیە کارەکەن بۆ زەربەدانی زۆرترە لەم ئینە. ئەوەش دیارەکە هێزە چەکدارەکانیش پشتیوانی دەسەڵات و قامچی دەستی دەسەڵاتن هەمیشە و دایم هەر بۆیە پلەیەوان بەش دەکرێتەوە موچەیەوان نابڕێ بەڵکو بگرە زەویان بۆ دابەشەکری امتیازاتیان پێدێت چووکەم دەستە و تاقمە بەبێ دەستە و تاقمیشی تاڵانکار بەبێ ئەم پاسەوانانە بەڕاستی ناتوانن. لەگەڵ دیارە تەقدیرمانە بۆ خەڵکانێکە لە ڕابردووە خەباتیان کردووە لە ڕیزی خەباتا بوون بۆ مافەکانی خەڵکەوە و لاوە بوو وەستێ، بەڵام بە عموم ئەم دەسەڵاتە بەو مەبەستەیەکە ئەو امتیازاتە ناخاتە بەردەستی ئەم دام و دەستگایە. بەرحاڵ مامۆستا من پێم خۆشە ئەم باسە لەگەڵ ئێوە بەڕێزا بکەمەوە، چونکە سەرباری دەستخۆشانە لە ئێوە، سەرباری ئەوەی کە پشتیوانی گەورەی هەموو هەنگاویشی مامۆستایانین و ئەم ناڕزانی ئەوە ناڕزایشی بەرحەقەوە هیچ شتێک لەوە عادیلانەتر کە ئینسان داوای قوتی مناڵەکانی بکە، بەڵام لەگەڵ ئەوەیە ئەم جۆرە ناڕزاییانە و ئەم جۆرە پاشەخشەیە کە ئەکرێ ئەوانە هەست ناکەی پاشەخشەیەکی مەدروست نییە، هەست ناکەی بۆ نمونە لە جێگایەکە بایکۆ ش لەبێت و لە جێگایەکە بایکۆ دەکرێت. ئایەمە تەنگژە ناخاتە نێوان ڕیزەکانی ئێوەوە؟ ئایا دروستتروانە بوو مەسەڵەن ئینسان کە ئەچێ بۆ شەڕێک زۆرتر لەوەی کە بیر لەوە بکاتەوە چۆن پەلاماری بڵین منەظەمە بە بیر لەوە کاتەوە چۆن ئینسیحابی منەظەم بکە. لەم پاشەخشەی ئێوە هەز ناکەیت کەمێک نامونەظەمی پێوە دیارە بە یعنی ڕخنەیەک بێ ڕخنێکە لە خۆمانەیەگرین و ئەوانە وانە بە بڕایەوە. بەڵێ بەدڵنیاییەوە هەموو کارێکی ڕێکخراوەیی هەموو کارێکی بەدەنی چنێ بۆ منە خاڵی سەرکەوتن و ئیجابیاتی هەیە، دوای ژەونە خاڵی سلگات بە دوای خۆیان جێڵێت، بەڵام ئەماکرێت لەو ڕوانگەیەوە سەیر بکەین کە بەڕاستیم ناڕزایەتیانە مادەم ناڕزایەکی سروشتیە خۆڕسکە مامۆستایانی بە شێوازێکی سروشتیە ناوەتە سەرخەت، ئەمە لەلایەکی ترەوە بۆ نمونە هیچ دەستێکی حیزب بێمە قوبوڵمان نەکردووە، هیچ دەستێکی حیزبمان تێکەڵ بێت. لەبەرەوە بەدڵنیاییەوە ئێمە لە ڕووی ئیمکانیەتەوە کرێ بڵێن تەنانەت لە ڕووی دابینکردنی شوێنێکە بۆ کۆبوونەوە ئێمە ئیمکانیەتێکی زەعیفمان هەیە، وەلەو لاوە لە ڕووی مادیشەوە یعنی من نایشارینەوە کە بەڕاستی مامۆسایان ئەوەی کە هێناوێنێتە سەرخەت داواکردنی موچە و قوتی خۆیان و ماڵ و مناڵیانە، یعنی بەڕاستی ئەمە تەئسیراتی لەسەر شێواز و لەسەر ڕێخستنی ڕێخستنەکان و سەرپەرشتیکردنی خۆپیشاندانەکانیش دروست کردووە. یعنی جاری وا بۆ لێو ناشارمەوە دابینکردنی مایک و متاربۆیەک بۆ خۆپیشاندانەکان کێشەی مادی بۆ دروست کردووی. بەڵام ئێمە هەرچەندە ینی نەخس و کەم و کوڕێکە، بەڵام ئێمە خۆشحاڵین بەمە بۆ لەبەرەوەی حیزب دەستی نەخسوتە ناو کارەکانمان، ئەمە خاڵێکی سەرکەوتنە بۆ ئێمە و ئێمەش پێمان عیب نییە بەڕاستی من نەحیزبین نەحیزبی سیاسین نە ڕێکخراوێکی ئاڕاستەکراوین، پێمان ینی زۆر تەبیعیە بەلامانەوە ئەم خەباتی کە ئێمەیکەین بە ساڵ و دو ساڵ وایمە 10 ساڵ لەسەری بەردەوامین و لەوانەیە 10 ساڵی تریش بخاین اینجا بگەین بە مافەکانمان. بەڕاستی ئێمە ئەوەی کە گرنگە لێرە ئێمە پشو درێژ بین، ئێمە کۆڵ نەدەین و لەلایەکی تریشەوە دەستی حیزب و دەستی دەرەکی و ئەملاولا و بەرژەوەندی شخصی تێکەڵ ئێم خەباتە نەبێ، ئەمە زۆر گرنگە بەلای ئێمەوە و ڕەنگە بۆ منە خەڵکانێکە بێ مامۆسایانێک فەرمانبەرانێکی بەڕێسە بێت کە بتوانن دوای ساڵێک دوای چەند مانگێک تحقیقی مافەکانیان بکەن و مافەکانیان بۆ بەدەست بێ. بەڵام ئێمە ینی حەزەکەین هەموو لای دڵنیا بکەینەوە کە بەدەستهێنانەوەی ماف کارێکی ئاسان نییە، کاتێوێت ینی 33 ساڵان دو حیزبەی دەسەڵات یەکێتی پارتی بێجیاوازی ئەم کۆمەلگای تێکەدەن، ئەم کۆمەلگای کاولەکەن لە ڕووی پەروەردەوە لە ڕووی ژێرخانی ئابووری و عەقلی و لە هەموو ڕوویەکەوە ئەمان نیشان لەسەر کردووە. لەبەرەوە بەڕاستی ئێمە وا چاوەڕێ نەکەین کە بە کونفەیەکوونێک بتوانین کە ئێمە ئەم زروفە چاکەین و دۆخە چاکەینەوە تەنانەت بۆ گۆڕینی قەناعەتی خەڵکی جانی بۆ گۆڕینی قەناعەتی هاوپیشەکانیشمان مامۆستا بەڕێزەکانمان، یعنی ئێمە پێ دەڵین وا تێ نەگەن کە تۆ 4 مانگ 5 مانگ خەباتی کردیتە تەواو بێت کۆڵ بیت و
بچیتە دواوە لەبەر هیچ نەکرا گرنگ بەردەوامیدانە گرنگ بەردەوامبوونە لەبەرەوە بە دڵنیایە و بە بەردەوامی ئەم خەباتە سپێ گاتە نەتیجا گاتە ئامانج بەڵام بە بێئومێدکردن و بێعەمەلبوون بە دڵنیاییەوە دەسەڵات لێ سوودمەند دەبێت دەسەڵات قازانجیریەکە و جەنابیش و پرسیارێکە کرد بەڵێ هەموو ئیشێک پێویستی بەوەیەکە هەیە کە فیدباک وەربگرێت لە کۆتایی یان بۆ لە کۆتایی هەر قۆناغێکە ئێمە ناڵین کۆتایی خەباتەکەماڵین کۆتایی منە ئەم ساڵ قۆناغێکی باشمان بڕی لە خەبات لە چالاکیەکان بڵێ توانرا بۆ نمونە ناوەندی بڕیار لە عێراقا لە دادگای فیدراڵی حکوومەتی عێراقا لە ئەوروپایە لە وڵاتانی ئەوروپایە و لە لایشی ترەوە لە نەتوێگرتوەکان یعنی مام خەم ساڵ قەزیەکەی مە زۆر گەورە بوو پلاسات کە دەستە دەستی لە کاری کێشاوەوە نوێنەری نەتوێگرتوەکان بوو عێراق لە کۆبوونەوەی ئەنجومەنی یاساییشە باسی دۆخی مامۆستایان و موچەخۆرانی هەرێمی کوردستانی کرد کەواتە ئەمە چی ئەم قەزەی دروست کرد ئەو لۆبیکردنی کە لەسەر شەقامەکان مامۆستایان و فەرماندەران بۆ ماوەی 5 مانگە بە بێوچان هاتوونە سەر خەت داوای مافەکانیان دەکەن بەڵێ کەواتە ئەگەر لە وڵاتانی دەرەوە ئەگەر لە فەزای دەرەوەی کوردستانە ئەگەر بۆ نمونە بە بیاداشت و بەیاننامە باسی نەهامەتی و نەکبەتەکان پێ لەوانەیە کەس جوو پێ نییە بەڵام کە ڕووی واقعیان بینی بە تایبەتی ئێستا سۆسیال میدیا هەیە کە ئەتوانین بڵێن سەوت و دەنگەکان ناڕزایەتەکان ئەگوازێتەوە هەموو عالم پێ زانێت کە بەڕاستی قەیرانێک هەیە لە کوردستانە پێویستی بە چارەسەرکردن هەیە و خەڵکانێک هەیە کۆمەڵێ داواکاری ژیانیان هەیە داواکاری سەرەتایی ژیانیان هەیە نە داواکاری سیاسیان هەیە نەگۆر داوای گۆڕینی بۆ نمونە دەسەڵاتەکەن و لە کاتێک شایمە هاوڵاتی مافی خۆیەتی کاتێک دەسەڵاتی خزمەتکار نەبوو با بە دەنگی خەڵکی جاتێت کە خزمەتکار نەبوو بۆ خەڵک یعنی زۆر زۆر طبیعیە داوای ڕۆشن و ئێرحەلی لێ بکرێت دەسەڵاتێکی تر بێتە پێشەوە ئەزمون بکرێ بەڕاستی بەڵێ بەڵێ ڕاستە ئەمەی کە بەڕێستان باسیەکەن ئەم جارەیان ناڕزایەکانی مامۆستایان و فەرمانبەران دیاردەیەکی تۆزێک تایبەت بوو و نیشانیدا کە قوڵایی هوشیاری جەماوەر و خەڵکی بڵێن فەرمانبەران و مامۆستایان و کارگەران و زەحمەتکێشی ئەم وڵاتە زۆر بڵێن بە شێوەیەکی قوڵ دۆخەکە هەڵسەنگێنراوە تێگەیشتونەوەوانە و خەڵک دلێرانە هاتۆتە مەیدان و خەباتی خۆیەکە جا ڕەنگە قسێکی واش بلەم بابەتانە بکرێتەوە بایکۆسەری نەگرت و خەڵکانێکی بین و بەڵام ئەمە بەڕاستی بامە ئەم مژدەیە بین بە دەسەڵاتدارانی کوردستان خەباتی کارگەران و خەباتی مامۆستایان و خەباتی فەرمانبەران وانە خۆڕانەوەستاوە و ئەمە یعنی ژیانی فەرمانبەران لەگەڵ یەس و لەگەڵ سالی خستنا نایەتەوە تۆ ئەتەوێت ژیانی سادەترین مافەکانتە کە خەباتی بۆکەیتوانەوە شتێکی زۆر سێر نییە ئەگەر چی بەڕاستی لەواچێ سادەترین مافەکانیش لە کوردستان لەواچێ هەر شۆڕشی پێویست بێ هەروە بە ئاسانی و بە خەباتی مەدەنیوانە نێتە دی هەندێک گەڵێنوانە بەڵام دووبارە ئەم خەباتە کاریگەری خۆی هەیە و شێوازەکانی ئەگۆڕێ ڕاستە ئەمڕۆ لە شکلی بایکۆتانیە ممکنە فۆرمی تر بەخۆیەوە بگرێ پرسیاری من ئەوە ئەبێت مامۆستا ئازاد ئایا بیرتان لە هیچ شێوازێکی نوێ کردوتەوە بۆ دەربڕینی ئەم ناڕزاییانە بۆ ڕاگررتنی بڵێن بڵێستە و ئەم ئاگریز جەرخۆڵە مێشە لە ناو مامۆستایان و فەرمانبەرانە بۆی ئەم کێشەیە هەروە بە گەرم و گوڕی بمێنێتەوە هەڕەشەکانی دەسەڵات زۆرن مەترسیەکان و ئاستەنگەکان زۆرن لەسەر فەرمانبەران و سیاسەتی ئەم دەسەڵاتە بەڕاستی پێشببینی هەموو شتێکی خراپی لێکرێ و پێشببینی شتێکی باشی لێ ناکرێت لەبەرەوانە بەو دەلایلانە ممکنە ئەم ڕۆیتر بایکۆت ئەو فۆرمە گونجاو و مناسیبە نەبێ بۆ دەربڕینی ناڕزایەکان لە چ فۆرمێکی ترا بە بڕوای ئێوە ئەکری ئەم ناڕزایانە بەردەوام بن وە بڵێن ئەم هەناسەیە ئەم هەناسەدانە بەردەوام بێ کاکەڵام پێم خۆشە لێرەوە بینەرانی بەڕێز لە یەک خاڵ ئاگادار بکەمەوە کە بایکۆت یەکێک بوو لە وەسیلەکانی فشارەکانمان یعنی یەکێک بوو لە هۆکارەکان بایکۆت لا ئێمە ئامانج نەبوو ئامانجیش نییە یعنی یەکێکە لە وەسیلەکان کاتێککە وەسیلەیەک شکستێنێ یان بۆ منە کاریگەری لاوازە بێت زۆر ئاساییە یعنی ئێمە بەلامانە زۆر تەبیعیە کە ئەم وەسیلەی بۆستێنین کۆتایی بەم وەسیلەی بێنین بیر لە ڕێگە و شێواز و میکانیزمێکی نوێ بکەینەوە کاریگەتر بکەینەوە بەڕاستی ئێمە حکومەتمان زۆر بە بەرپرسیار ئەزانی زۆر بە شێوازێکی بەرپرسیارانە لە حکومەتی هەرێمی کوردستانمان ئەڕوانی ئەویش لەبەر ئەو
بەرمەبنایی کە لە ڕابردووە بۆ منە خەڵکی کوردستان نەهامەتی زۆریان بەدەست ڕژێمەیەک لە دوایەکەکانی حکوومەتی عێراقیەوە بینیوە بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم لە ئاسیا و بەرپرسیارەتیان نەبوو و حکوومەتی هەرێم نەیتوانی خۆی و حکوومەتی هاوڵاتی بناسێنێت و بێت گوێ لە خۆپیشاندان و خەباتی مەدەنیانەی مامۆستایان بگرێت لەبەرەوە بایکۆت بۆ کرا کە وتمان حکوومەتێکی بەرپرسیارمان هەیە لە ئاسی داواکاری هاوڵاتیانە بەڵام ئەو گریمانەی ئێمە بەداخەوە وا دەرنەچوو و ئێستا خەڵکانێکی زۆر لەن بایکۆت شکستی هێنا یان مامۆسایان خەباتی مامۆسایان شکستی هێنا بەڵام ئەم بۆچوونە بە پێچەوانەوەی من پێچەوانەیەکەمەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە دیاریکراوی هەردوو دەسەڵاتی یەکێتی و پارتی و حیزبە وەکیلەکانیان کە لەگەڵ یانان لە حکوومەتدا و بەڵێیان بۆکەن و کاروبارەکانیان بۆ بەڕێوە ئەبەن شکستیان هێنا لە بەرامبەر خەباتی مەدەنی مامۆسایان و فەرمانبەران و کاسبکاران و کرێکاران و سەرجەمشین و توێژەکانی تردا بۆ لەبەرەوەی ئەگەر ئەوان سەرکەوتوو بوون ئاهاتن گویان لە هاوڵاتیەکانی خۆیان خۆم هاوڵاتیانە لە وڵاتێکی دراوسێ و ناتون لە وڵاتێکی داگیرکەر و ناتون هاوڵاتی هەرێمی کوردستان هاوزمانن هاوشارین لەوە کەواتە ئێمە کۆمەڵشتی هاوبەشمان هەیە بە یەکەوتۆ کە جوولە هاوڵاتی خۆت نەگرت کەواتە تۆ شکستی هێناوە حکوومەت لەبەرەوە ئێمە بە سەرکەوتنی خەباتی مەدەنی ئەناسێنین بۆ بەڵام وەکو وەسیلەی بایکۆتیش بە وەسیلەیەکی ئەبینین کە نەیتوانی کاریگەری لە حکوومەتێ بکات بۆ لەبەر حکوومەتەکە بەرپرسیار نەبوو لە بەرامبەر هاوڵاتیانە لە بەرامبەر پرۆسەی پەروەردەیە لە بەرامبەر خوێندنی ساڵێکی 700,000 خوێندکارە کە ئەمانە داهاتووی وڵاتن ئەکرێ بڵێن بنیاتی ڕۆشنبیری و پەروەردەیی و هەموو پنتەکانی تری ژیانیان لەسەر بیناکرێت لەبەرەوە حکوومەتە نەبوو کە لە ئاستی طموحی چ مامۆستایان و فەرمانبەران چه هاوڵاتیان بە شێوەیەکی گشتیان نەبوو لەبەرەوە ئێمە وەکو میکانیزم و شێواز ئەتوانین میکانیزمی نوێ بگرینە بەر شێوازی کاریگەتر بگرینە بەر ئێمە کۆمەڵێ ئەتوانین بڵێن کارتی فشاری ترمان لە بەردەست لەوانەیە ئێستا پێویست نەکا باسی بکەین بەڵام ئەکرێ ئیشی لەسەر بکەین خەباتی مەدەنیمان بەهێزترەکە فشارێکی زیاتر بێ بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئێمە کە بزانین ئەوان لە ئاسی بەرپرسیاری پەروەردەی و ڕۆشنبیریانین ئەکرێ و کاتە فشارێکی تیان لێ بکەین کە دەست بۆ پیرۆزیەکانی ئەوان بەرین کە لە ئێستایا داهات و کۆکردنەوەی پارە و سەروەت و سامانی وڵاتەنە بێ هیچ تر لای ئەوان پیرۆز و مقدس و گرنگ نییە ئێمە ئەکرێ بیرەوە بکەینەوە. بەڵێ مامۆستا ئازاد لە ساڵی وازانم 2010 و 2019 بوو دقیقاً پێش کۆرۆنا جوڵانەوەیەک لە کالیفۆرنیا دەستی پێکرد بۆ مامۆستایان دیارە مامۆستایانی ئەمریکاش وەکو مامۆستایانی کوردستان بە تایبەتی لە ئەمریکاش خوێندنی خۆڕایی هەیە خوێندنی تایبەتیش هەیە یعنی دۆخەکە تقریبا هاوچوونیەکە والاتۆ کوردستان زۆر لاسایی ئەمریکا کاتەوە لە هەندێک بوارەوە زۆر بڵین بە شێوەیەشی ئەو پەرگیرتریش لە ئەمریکاش خراپتر دەستی ئاواڵا کردو بۆ سەرمایەکان کە تاڵانکاری و بڵین قازان کۆکردنەوەی خوان بانجام بگێنن لە ئەمریکاش مامۆستایان بۆی کەوا خەباتەکان بە سەرکەوتن بگا و ساڵانە هەستان هاوبەندیشان لەگەڵ خێزانی خوێندکارەکانە دروست کرد وتیان ئێمە مانەگرین خۆپیشاندانەکەین هەندێک ڕۆژان ئەچینە سەر جادە لە جێگای ئەوەی دەرزە مناڵەکانتان بڵینەوە دەرسیان پێناڵینەوە بەڵام ئەم کارێکی ئەیکەین بەم بەم ئامانجەیە کە نەک تەنها موچەکانی ئێمە بەرەو باشتر بچێ نەک تەنها مافی ڕێکخراو بوومان پێدەن تاوان لە ئەمریکا دروستکردنی سندیکاوانە شتێکی ئاسایی نێوێ لە ساڵ پەنجاوێکی خەڵکی مەڵێن کارگەران و مامۆستایانی جێگایەک بڕیار بدەن بۆیکەوە بتوانن سندیکا دروستکەن لە ساڵ پەنجاوێکی لەگەڵا بێ کە زۆر نسبەتێکی زۆرە و سەختە جاری وهەیە بەدەست بێ لەبەرەوە ئەم جوڵانەوەی لەوێ بەو شێوازە ڕێکەوت کە لەگەڵ بڵێن خێزانی خوێندکارەکانە قسە و باسییان هەبوو چەندی جار کۆبوونەوەیان کردوتیان ئێمە ئەمانوێت تەنانە سیستەمی خوێندنەکانیشمان باش بکەینەوە ئیمکاناتی خرێتە بەردەستی مەکتەبەکانی ئیمکاناتێکی زۆرتر بێ دەسەڵات و دەوڵەت و ئەوانە پارەیەک و بودجەیەکی زۆرتر بۆ ئەم ناوەندانی خوێندنی بڵێن گشتی سەرف کات و ئەوانە و ئەم خوێندنە بچێتە ئاسێکی تر و بەم شێوازە توانیان پشتیوانی کەسوکاری خوێندکارەکان یاخود باوکوداشی خوێندکارەکانیش کەسب بکەن وەختێک کە چوونە سەر جادە خۆپیشاندانیان نەکردووەوانە
مناڵەکانە وایە لە مەکتەب نەبوونا لە دەرەوە بوونای خەڵکیش خۆ لە ئەمریکا ناتوانێت بچێت بۆ سەرکار و مناڵەکەی بەرەڵاکان ئەوانش دەستیان لە کارێک کێشایەوە ئاهاتن لەگەڵ مامۆستایانە خۆپیشاندانیان نەکرد. من ئەزانم کە شێوازی تر زۆرە بۆ فشارهێنان بۆ ئەم دەسەڵاتە، بەڵام بە بڕوای من مامۆستایان لە هەر شوێنێکە لە هەر گەڕەکێکە ئەتوانێت هەر مەکتەبێک گەستە ببێتە ناوەندێک بۆ ناوەندەکانی ناڕزایی لە بڕی ئەوەی کەوا بڕژێتە سەرجادەکان و تەنها هەموو تووڕێکی خۆی لە ڕۆژێکە خاڵی بکاتەوەوانە هەموو ڕۆژەکانی ساڵ بکات بە ڕۆژی ناڕزایی و خەڵک لە دەوری خۆی کۆ بکات و کۆبنەوەی گشتی ئەنجام بدرێت ناو خوێندنگاکانە. باسی خوێندنی گشتی بکرێت، خوێندنی مناڵانی هەژار بۆ ئەبێ ئاوای لێبێ بەم دەرەجێ و بەم ئاستە بگا کە هەموو ساڵێک نیو ساڵ دەوامە دەفتەر و هەموو پێداویستەکانی خوێندنیان خراپترە لە خوێندنی مناڵی خواپیاوان و دەوڵەمەنەکانی شار و ئەوانە زانستێکە فێری ئەبن و ئەوانە بە ناچار نەک بەوەی کە مامۆستاکان باش نینوانە، بەڵام بە ناچار لە ئاستێکی نزمترایە لەو مەکتەبانە و لەو خوێندنگانی تر بەهۆی ئەو دۆخەوە کە بەدی هاتووە بۆ ئەبێ ئەمە وابێ. یعنی ئێمە داکۆچیکردنی مامۆستایانە لە مافێک لە مافەکانی کۆمەلگا نەک تەنها لە موچەکەی خۆیان. بە بڕوای من ئەم جوڵانەوەی ئەم خەباتە بگاتە ئەو جێگایە توانێت هێزێکی زۆر فراوانتر لە کۆمەلگایە بەرەو خۆی جەلب بکە. بەڵێ بەداخەوە ئێمە یەکێک لەوانەی کە بۆ نمونە هۆکار بووبەوەی کە زوو بە مافەکانمان نەگەین یارمەتی نەدانی دایکان و باوکان بوو حتمما هاتوونەتە سەرخەت بەشێک لە دایکان و باوکانی بەڕێز بە خۆشحاڵی و لە خۆپیشاندانەکانە بەشدار بوون، بەڵام بۆ نیسبە زۆرە نەبووە کە بتوان دەور و کاریگەری بدروست بکەن. بەڵام مەژێکی تر لە خەلەرەکان و ئێمە کە باسی شێوازەکەین، ینی تەنها ئێمە داکۆچی لە ماف و موچەکان و قوتی خۆمان ناکەین بە تەنها بێزگەلەوەی داوای مافی هەموو کۆمەلگاکەین، بەڵامە خەمی تریش زۆرە بە تایبەتی لە ناو سلکی پەروەردە و سلکی تربیە و ڕۆژانە ئێمە ئیشی لەسەرەکەین، کاری لەسەرەکەین، بەڕاستی ینی جێگەی نیگەرانی بۆ ئێمە ڕخنەی لێگرین. یەکێکی تر لەو خاڵانە کە دەرگای خوێندنگاکان کە ئاکرێتەوە، ینی باوەڕ بێت ئەگەر ڕێگە بدرا ینی تەسویرێکی ناو هەندێ بینا و هەندێ بینای قوتابخانە بکرا لە کوردستانە، باوەڕەکە هەنێ دەرگا هەیە، هەنێ پۆل هەیە دەرگای پێوە نییە، کە بەڕاستی مەهزەلەیە. مناڵێکە لە پۆلێکە لە شوێنێکا بخوێنێت بۆ لە پەنجەرەیەکی شکاو بێت دوای مانگێک چارەسەر بکرێت، دوای مانگە مناڵە سەرمای بێت اینجا. لە ماوەکانی ڕابردووشە مناڵێک بەهۆی غازی زۆپاوە بەداخەوجانی لە دەستدا خوێندکارێکی خۆشەویست. ینی ئێمە کەم کێشە گەورانەمان هەیە بێزگە لە موچە چەندین کێشی تری هاتووتە ناو قوتابخانەکانەوە کە بەرۆکی خوێندکارەکانمانی گرتووە. ئەمە لەلایەکی ترەوە، یانی ئێمە کۆمەڵێک هەر قوتابخانەی خۆی داهاتێکی دیاریکراوی خۆی هەیە، بەڵام بەداخەوەم داهاتش بە پێی نسبەی خوێندکار دیاریەکرێت. ینی باوەڕتان بێت جاری وایە کێشەی ئەیفۆر وەرەقە دروستە بێت لە خوێندنگەکانە، کێشەی ماجی دروستە بێت، کێشەی پێویستەکانی تر دروستە بێت. ینی بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان بە پلان بێت یان بە زانین بیان بە نەزانین کارێکی زۆر خراپی لەسەر کەرتی گشتی کردووە، بە تایبەتی کەرتی پەروەردە و لە ئێستاش ئێمە ئەمە بە پیلانێکی گەورەی ئەزانین بۆی کە ئەیانەوێت خوێندنی گشتی خوێندنی خۆڕایی لە هەرێمی کوردستانە فەشەل بێنێت. ڕۆژ بە ڕۆژ خوێندنگەی ئەهلی کە خاوەندارەتی بۆ مەسئول و بەرپرسانی حیزبەکان ئەگەڕێتەوە لە کوردستانە بەرەو زیادبوونە ڕوات و هانی خەڵکە درێت کە ڕووبکەنە خوێندنگە ئەهلیەکان، کامەش مەترسیە کە ئێمە لێرە و دایکان و باوکانی خۆشەویستی هەرێمی کوردستانی لێ ئاگدارەکەینەوە تکایە پاڵپشت و هاوکار و یارمەتیدەری خەباتی مامۆستایان بن بۆ ئەوەی کە نێڵین ئەم کەرتە گشتیە خزمەتگوزاریە پەروەردەیە پەشی بکەوێت و فەشەل بێنێت. چونکە بەڕاستی دوایی تەنها کە بمێنێتەوە خوێندنی ئەهلێ مێنێتەوە، خوێندنی ئەهلیش بە پارە و داهاتێکی زۆرە. ئەمە جۆرێک لە سیستەمی ئاغایەتی و دەربەگایەتی ئەگەڕێنێتەوە بۆ هەرێمی کوردستان کە هەر کەسێک مناڵی هەبوو، هەر خێزانێک هەژار بوو مناڵی هەبوو ناتوانێت مناڵەکەی درێژە بە خوێندن بدات. لەبەرەوە ئەمە ئەکرێ بڵێن پیلانێکی زۆر خراپە کە ئەگەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و بە تایبەت مامۆستایان بە یەکگرتووی و بە تایبەت دایک و باوکی خوێندکاران ڕوبەڕووی نەبنەوە بە دڵنیاییەوە پلانە ڕۆژ بە ڕۆژ بەرەو سەرکەوتن و لە سەرکەوتنا بێت. خوێندنگەی ئەهلی وایە لەم شارەیە دەست بە دروستکردنی بنیادنانی کراوە، تەنها لە بنیادنانی بیناکە حتا ئێستا کە تاوانە بۆ 5 ملیۆن دۆلاری تێچووە. بەڕاستی ئەم پارەیە ئەگەر بۆ هەموو قوتابخانەکانی شاری سلێمانی سەر بکرێت لەوانەیە بۆ 1 ساڵی بەس بێت. ئەمە تەنها بۆ یەک خوێندنگەی ئەهلی کە بە دڵنیاوە ئەمەش خوێندنگەی بەرپرسەکانە بەڕاستی
خوێندنگە لە کوردستانە یان لەتوانێت بڵین پەروەردە و سیستەمی پەروەردە بەرەودۆخێکی زۆر خراپ هەنگاوێت و ئەگەر بێت و ڕێ لێ نەگرین ئەم مەترسیە نەوەستێنین لە لێرەشە بە مەویستکردنی مامۆسایان دەستیان پێ کردو لە موچەکانیان لە خۆتی ژیانیان یعنی ئەکرێ بڵێن لێرەوە دەستیان بۆ بردووە کە بەڕاستی ئەگەر نەوەستێنرێت مەترسیەکە بەرەو خراپتر بڵات و خوێندن ڕۆژ بە ڕۆژ لە هەرێمی کوردستانە ئەکرێ بڵێن نەکرێتە مەترسی زیاترەوە و پەروەردە و ئەکرێ بڵێن زانست پەروەردە و فێرکردنی لێدا بڕێت. دروست وایە مامۆستا ئازاد دەسەڵات ئەم کۆمەلگایە بۆی کێڵگەی قازانشکۆکردنەوەیە سەرزەمینێکە بۆ تاڵانکاری جوغرافیایەکە بۆ دزیکردن و ڕاوڕوت بەڕاستی کۆمەلگا بۆ ئەم دەسەڵاتە کۆمەلگایەک نییە کە دڵی پێبسووتێەوە کۆمەلگایەک نییە کە ئەو بەرپرسیارەتی لە نیشان بە ئەوەی کامێنێتەوە ئەوەیە خەڵکی ئەم وڵاتە خۆی و بە تایبەتی توێژانی خوێندەوار یاخود هوشیار یاخود بە زانستی ئەم سەردەمە ئاشنا ئەوان بتوانن بەرپرسیارەتی هەڵبگرن و لە پێشی ئەم توێژانەوە مامۆستایانن ڕۆڵی مامۆستایان لە پارێزگاریکردن لە مەدەنیەتی کۆمەلگای ڕۆڵێکی زۆر زۆر بەرچاوە بەڵام گرنگەوەی مامۆستایان ئەم ڕۆڵە پێشڕەوانە بە خۆیان ڕەوا ببینن و خۆیان وەکو پێشڕەوی ئەم جوڵامەوەی بناسن بزانن کە ئەوان تەنها موچە نییە کەوانی هێناوە ناڕازی کردوون و ڕژانێتە سەرجادا ئایندە و چارەنووسی مناڵەکان و ڕۆڵەکانی ئەم کۆمەلگای ئێمەوە گشت کۆمەلگای ئێمەیە و ئەمە ئەگەر کۆمەلگا درک بەمە بکاوە ئەگەر ئەم پەیوەندیە دروست ببێ لە بینی مامۆستایان و کەس و کاری خوێندکارانە بە بڕای من ئەم جوڵانەوەی زۆر گەورەتر و زیاتر لەوەی کە بەتەنها بە موچەوە بە بەدەستێنانی موچەی مامۆستایان و مافە سەرەتایەکانیان کۆتایی بێ زۆر لەوە زیاتر دەتوانێت بەدەست بێنێ چاومان لە ڕێگەی ئەنجومەنی مامۆستانی ناڕازیە کە وەکو ڕێکخراوێک خۆی جێبخا وە جێگای بەڕاستی و سندیکا و یاخود یەکێتی مامۆستایانە زۆر نامەسئولە بگرێتەوە کە هیچ بەرپرسیارەتێک لە بەرامبەر هیچ شتەکان نیشان نادا و لە بری ئەم دامەزراوە کارتۆنیە ئەو دەنگی مامۆستایان بێ وەکو بووە تا ئێستا بەردەوامی بەکاری خۆی بدات و ڕێزەکانی خۆی تۆکمە بکات و وەکو ڕێکخراوێک بۆ نوێنەرایەتی ئەم توێژە گرنگ و کاریگەرەی کۆمەلگای ئێمە ڕیزەکانی خۆی و دیوارەکانی خۆی تۆکمە بکە بەڕاستی. بەڵێ ڕێکخراوێکی مامۆستایانە کرد بەڵێ 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 باسی یەکێتی مامۆستایانە کرد تەبان یەکێتی مامۆستایانی کوردستان لە 2011 بژاردنیان کردووە ماوەی 4 ساڵە حکمی دیموکراسی هەڵبژاردنی بۆ ماوەی 4 ساڵە ڕێگەی دێت لە 2015 کۆتایی پێهاتووە 6 مانگیش مافی درێژکردنەوەیان هەیە بە پێی پێڕێی خۆیان کەواتە ینی بە هەموو حکومێک بێ لە ناوەڕاستی 2015 بۆ 2016 ئەم ڕێکخراوە کۆتایی بەکارەکانی بێنێت وە ئامادەکاری بکردایە بۆ هەڵبژاردنێکی تر بەڵام بەداخۆ هەتا ئێستا کە 2024 ینی 8 ساڵم ڕێکخراوە بەسەر چووە 8 ساڵم ڕێکخراوە هیچ شەرعیتێکی یاسایی نەماوە و ئێمە لە هەوڵی ئەوان کە مامۆستایانی ناڕازی سەربەخۆ بێلایەن لەسەر شەقام هەوڵی ئەوە بدەن یان چاویان لەوە بێت کەم ڕێکخراوە هەڵوەشێنەوە لەبەرەوەی نایاساییە و داوای هەڵبژاردنێکی بەپەلە بکرێت بۆ دەست بەکاربوونی ڕێکخراوێکی تر و ئێمە داوامان لە هەموو حیزبە سیاسەکانیش هەیە بە تایبەتی لە دەرەوەی یەکێتی و پارتیەوانەی کە خۆیان بە دڵسۆز و خەمخۆی خەڵگەزانن و ئێمە داوایکی تکایەکمانیان هەیە کە ئەوان لیستیان نەبێ لە ناو ئەم ڕێکخراوەیە و هەمووی بە خەڵکانی سەربەخۆ بسپێرن بۆ ئەوەی کە بتوان خزمەتێکی ڕاستەقینەی مامۆستایان بکەن بۆی نەک پشڕانی یان پشڕینی بەش و پشتی خۆیان لە هەر ڕێکخراو سندیکاوێکە ڕێکخراو و سندیکایەکە لە هەرێمی کوردستان و ئێمە پێمان باشە هیچێک لە کێشەکانی ئێمە دروستبوونی فرەلیستیە یان هەبوونی فرەلیستیە چ لە هەڵبژاردنە سیاسەکانی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستانە و پەرلەمانی عێراقا و چ لە سندیکاکانیشە ئەوە لیست دروستە بێ ینی دوایی نازانێت چۆن خزمەت بکرێونە پەرتەوازا بێ دەنگەکان نوێنەرەکان ئەوە پەرتەوازا بێ کە نازانێت چۆن خزمەت کام لەبەرەوەی تکایی ئێمە وایە کە حیزبەکان تەنها لە ڕێکخراوەکان دوور بکەونەوە لە ڕێکخراوەکان دوور بکەونەوە بۆی خەڵکانی سەربەخۆ بتوانن
ئیش و کارەکانیان بکەن خەڵکی سەربەخۆ ئەتوانێت بۆ زیاتر لەوان ئیش بکات خزمەت بکات بۆ لەبەرەوەی لەژێر هیچ دیسپلینێکی حیزبی و سیاسیان نیە تەنها خەمی پیشەکەی خۆیەتی هاوپیشەکانی خۆیەتی تەنها خەمی دابینکردنی مافە بۆ ئەو فیگەی خۆی بۆ ئەو فئەی خۆی کە دەنگی پێدا و هەڵبژێرداوە مامۆستا من بە خەبەرێکی ناخۆشە بەمێ بەڕای من بڵێ ئەحزابەکانی کوردستان گوێ بۆم پێشنیاری ئێوە بەڕێستان ناگرن بەداخەوە ئەوان لە هیچ جێگایەکە فرسەتێک هەبێت و ئەوانەبی قۆزنەوە بۆ توندکردنەوەی جونگەکانی دەسەڵاتی خۆیان درێغی ناکەن وە کەسیش نایکە یانە کەسێک دەسەڵاتی بەدەستەوە بێەوە تەبیعەت و خەسڵەتی دەسەڵاتەکە ئەوە هەوڵەیە خۆی بێڵێتەوە بە بڕای من ڕێگاکەی هەر ئەوەیە کە ریزی سربەخۆیی مامۆستایان بە دەوری خواستەکانی خۆیان لیستی خۆیان هەبێت و ئەوان بچنە چێبەرچیەوە لیستی حیزبەکان با بێنە پێشەوە و لیستی مامۆستانی سربەخۆش بە خواستە ڕەواکانیانەوە لە بەردەمیان ئەتوانێت بوەستێتەوە ئەتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ بە بڕای من ئەحزابەکان هەرەوڵی خۆیان نەدەن بووە دەستی خستنە ناو ئەم ڕێکخراوانەوە بەڵام ڕێگاکەی بەوە ئەبێت کە هوشیارانە و زانایانە و وەستایانە ریزەکانن لە بەرامبەرە بەهێز و تۆکمە بکرێت بەرحاڵ من زۆر خۆشحاڵم کە بەشداری ئەم بەرنامە خۆزگەمە خواست کە وختی تر هەبوایە چونکە باسەکانی ناو ئەم ناڕەزاییانە و ئەم ئەزمونە باسی زۆر گرنگن وەتوانین کاتی زۆرتریشی پێ بدەین و قسەی زۆرتریش هەڵەگرێ بەڵام بەداخەوە ماوەی بەرنامەکەمان لەوە زیاتر بوارمان نادا بۆنەوە من داوا لە ئازیستانەکەم ئەگەر دواوتتان بڵێن وەکو باسێکە ویستوێتان بیکەن و فرسەت نەبووە بیڵێن بفەرمونون بۆی کۆتایی بە بەرنامەکەمان بێنین وێ ڕایسپاسی زۆری و پێزانین زۆر بۆ ئێوەی عزیز زۆر سپاس کاک شەماڵ بۆ ڕەخساندنیم دەرفەتە زۆر سپاس بۆ بینەران و بیسەلامتان بەڕاستی ئەوەی کە لە کۆتایی من پێویستە بیلێم بۆ مامۆستایانی خۆشەویستی هەرێمی کوردستان کە بە هیچ شێوەیەک ئێمە بێومێد نابین و ئێمە سار نابینەوە و ئێمە ئەگەر یەکێک لە هۆکارەکانمان یەکێک لە فشارەکانمان سەرکەوتوو نەبوو یان کاریگەری لاواز بوو زۆر ئاساییە بە شێوازێکی زۆر سەرکەوتوانەتر بیت لە شێوازی تر بکەینەوە و گرنگەوەی خەباتی ئێمە داواکاریەکانی ئێمە بەردەوامە بێت حتا جێبەجێکەتای ئەوەی کە دەسەڵات بێتە سەرخەت و خۆی بە خاوەنی خەڵکە بزانێت و گوێ لە داواکاری و مافەڕەوەکانمان بگرێت زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێت هەر بژی مامۆستا ئازاد زۆر سپاس بۆ ئێوە بە ئومێدی سەرکەوتن بە ئومێدی ئەوەی لە دۆخێکی باشتر و لە هەنگاوی پێشڕەوانەترا جاریشتر بە ئێوەی ئازیز ئاشنا شاد ببینەوە و گفتوگوی ترمان هەبێت هەر بژی بەڵێ ئازیزان و خۆشەویستانن بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان یا ئەم هەفتەیەمان کە تایبەت بوو بە ناڕەزایەکانی کوردستان ناڕەزایانی مامۆستایان و فەرمانبەران لەلایەک و بەشی یەکەمی بەرنامەکانشمان سەبارەت بە کەیسی کارگەرانی کارگەی چیپسی گرین بوو لە شاری سلێمانی کە بە سەرکەوتن گەیشت بوو لە دادگای کار بۆ ئومێدی بتوانن ئەم بەرنامەیە لینکی ئەم بەرنامە لە ڕێگای خۆتانەوە پەخش بکەن تا بینانێکی زۆرتر ئەم بەرنامەیە ببینن و تا دیدارێکی تر و بەرنامەی تر بە ئێوەی ئازیز دەگەینەوە بە شادی و کامەرانیتان دەست پێ شەوتان شاد یا ڕۆژتان شاد لە گوێکەن